حرمەتمەیە بۆ ئێوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هیوادارم ئەم کاتە و هەموو کاتێکتان بە بەختەوەری و کامەرانی. زۆر خۆشحاڵم کە دەرفەتێکی تر بۆ من ڕەخسا کە بتوانم بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەرتۆتان پێشکەشکەم. مۆرداد مانگە گەلاوێژ مانگی گەلاوێژە و فەرمانی هێرشی خۆمەینی بۆ سەر کوردستان لە ساڵی 1920 گەلاوێژ 1358 یەکێک لەو خاڵانەسە کە پێم وابێت لە تاریخی مبارزات وە لە زەهنی خەڵکە ئەمێنێتەوە چ لە ئێران و چ لە کوردستان. بۆ مەبەستە داوەتم کردووە لە دوو میوانی خۆشەویست کە بتوانین تاوتوێی فەرمانەکەی خۆمەینی و هێرش بۆ سەر کوردستان بکەین لە ساڵی 58 و ئەو مەسەلانە کە پێمان وایە گرنگ بووە لەو دەورە تاریخیە بەڕاستی کرد. زۆر خۆشحاڵم هاوڕێیان کاک حەمەی نەبەوی و کاک عەبەی دارابی کە داوەتی منتان قبول کرد و بەشاییتان کرد لە بەرنامەکەی منە بۆ ئەم بابەتە. زۆر مەمنون. منیش بەش بە حاڵی خۆم زەمنی عەلی سڵام بۆ جەنابت و کاک عەبە و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتە و زۆر سپاس دەکەم بۆ ئەم داوەتتانە. سپاس بۆ تۆ کاک سەیوانی گوڵ و هەروەها بۆ بینەرە بۆ کاکە حەمەی بەڕێز و بۆ گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاسانەکەم. من ئەگەر موافق بن مۆزوعەکەمان لە گەڕێنینەوە بۆ شاید چەند ڕۆژێک یا شاید ساڵێکی بە لە فەرمانی هێرشی خۆمەینی بۆ سەر کوردستان. کاک حەمە من پرسیارەکە لەمە دەست پێەکەم و لە جەنابتانە دەست پێەکەم. چ زەمینەهایەکی تاریخی بوو ئەو وەختە لە چ لە کوردستان چ لە ئێران وەزعیەتی جامعە، وەزعیەتی خەڵک، وەزعیەتی حتا خودی جمهوری ئیسلامی لە کاتی ئەو فەرمانە چۆن بووە؟ ڕاستەکەی ئەگەر ئێمە باسی زەمینەهای قیامی 57 و ئەو وەزعیەتە کە بەخەرە سەرنجام قیامی بە نەتیجەیە گەیان کارچەند ئەو نەتیجە داخەڵکی چی بەسەر هات و چی لە ئەو دەرهات ئەمە خۆی جێ بەحسە. منتها بە تەوری واقعی ئینقلابی 57ش وەک هەموو ئینقلاباتی دنیا نەتیجەی جدال و تەعارضی طبقاتی اجتماعی بوو، طبقاتێک کە مدام هەن لە حاڵی نەبەردا، مدام هەن لە حاڵی شەڕە و ئەم شەڕە بەخەرە لە بەعزە وەختێکا توش تبدیل بە قیام و ئینقلاب بێت و ئینقلابی 57 لەوانە بوو. لەم ئینقلابە هەرچەند خەڵکی کوردستان بە ئام تۆزێ درەنگتر لە باقی خەڵکی ئێران هاتنە ناو قیام، هەروەکە حتمما لە تاریخا دیوتانە ئەڵتەسن مساڵی تۆ کاک سەیوان ئەوە نیشانەدا کە قیامت نەدیوە، یعنی قیامی 57 خۆت نەدیوە، بەڵام ئێمە کە لەو وەختا فعالی ئەو قیامە بووین و کارمانە کرد. بە تۆری واقعی لە ساڵی 56 و سەرەتای ئێعترازات دەستی پێکرد. لەم ئێعترازاتیشە تەبعەن ناشی لە وەزعیەتێکی بوحرانی بوو کە لە ئێرانە هاتووە پێشەوە بە دەلیلی ئیسلاحاتی ئەرزیە کە کرابوو لە ساڵی 42 نەتیجەیەوە ئیسلاحات ئەرزیە کە مەسەلەی ئەرزی بە شێوەیەکی ئیمپریالیستی حەل بوو بۆ بەعەس ئەوە کە ملیۆنها ئینسان لە زەویوزار و لە کاری دێحقانی و فەلاحەت هەڵبڕان هاتنە شارەکان وەسێعەن بوو بە خاوەن حاشیە. یعنی مەسەڵەن فەرز بکە لە شارێکی وەکو شاری تارانە ملیۆنها کەس لە حاشیەی شاری تارانە زندانیانە کرد، لە شارەکانی کوردستانیش عینەن هەروە. منزورم ئەوەیە کە ئێعترازاتی حاشیەنشینان بە دەلیلی بوحرانی اقتصادیە کە لە ساڵەکانی 55 و 56ەوە شدەتی گرتبوو ئەترازات دەستی پێکرد. ئەم ئەترازاتە تەبعەن لەو وەختان نیروهایەکی سیاسی کە حزوریان بوو عبارەت بوون لە لیبراڵەکانی ئێران کە عومدەتەن جبهەی ملی و نهزەتی ئازادی بوون،
بە ئضافەی کۆمونیست هەیەکە خۆ سازمانی یافتەکەی لە قاڵبی حیزبی تودا بوو، غێرە سازمانی یافتەکەیشی عیبارەت بوون لە هەزاران جوانی کۆمونیست دانیشتجوو کە خۆیانیان بە مارکسیست ئەزانی و هەمیشە لە تەعاون و تەضادهایەکە کە لە جامعە بوو شرکەتی فعالیان بوو. غەیری ئەمانیشە تەبعەن ئیسلامیەکان بوون، یان جەریانی ئیسلامی و ئەحزابی ئیسلامی و سازمانهای ئیسلامی کە ئەمانە هەر لە دەورەی مەشروتەوە نەخشێکی زۆر جددیان بووە لە ئەوزاع و ئەحواڵی ئێرانەوە. هەمیشە حکوومەتێک لە سایە بوون، هەمیشە باوەسفەوە مەسەڵەن وەسمەن قدرەتیان بەدەستەوە نەگرت، بەڵام ڕوکنێکی ئەسلی بوون لە هەموو ئەوزاع و ئەحواڵی سیاسیەکە کە لە وەختا بوو. هەر ئەوەیشە بووە باعثەوە کە ئیسلامیەکان زۆر بەڕەحەت توانیان بێنە ناو ئەو قیامە و بە زۆر بەڕەحەت توانیان ڕەهبەری قیامەکەیش بەدەستەوە بگرن. ئەم ئەوزاع و ئەحواڵە خۆ تەبعەن تۆزێ درەنگتر لە کوردستانە دەستی پێکرد. لە کوردستانە من زۆر جوان دەبیرمە هەمیشە فعالینی کۆمونیست باوەسەوە مەسەڵەن جەریانێ وەکو دارسێران ڕوویدا بوو کە کاک عەبەی دارابی خۆی تیا شرکەتی بوو مبارزاتێکە لە حاشیەی شاری مەریوانە لە دێهاتەکانی دەوروبەری مەریوانە لە مبارزە عەلەیهی بەگزاکانی مەریوانە کەوتووە ڕێگە. ئەمە خۆ بڕۆشن بوو. منتها لە شاری سنە ئەوەن حرەکەتێکە دەستی پێکرد، حرەکەتێ بوو هەر بە کۆمەکی بەشێک لە جوانانی مبارزی مەریوان و شاری سنە لەبەر دادگستەری شاری سنە بۆ ئێعتساب غەزایەکە زندانیانی سیاسی بە ڕەهبەری کاک فواد لە شاری سنە بەرگزاریان کردبوو، ئێعتسابیان کردبوو لە خیابانی لەو ئەو ئێعتراز و دەستی پێکرد. لەو ئێعتراز و دەستی پێکرد خۆ تەبعەن ئەو ئێعترازە بە نەوعێ خاتمەی پێیا کرد و کاک سدێقی کەمانگەریش وەکو وەکیڵی دادگستەری کە لەو وەختە تەبعەن بەڵام لە قەراخەوە ئەو فعالیەتە هەدایەتە کرد لە دەرەوەی زیندان. ئەمانە دەستی پێکرد و ئەمە ئیدامەی پێیا کرد و تا قیامی تا ڕۆژی قیامیانێ تا 22 بەهمەنی ساڵی 1357 لەم فاصڵە تەبعەن ئیتر ئەنواع و ئەقسامی ئێعترازات و مبارزە کرا و یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دەورە عیبارەت بوو لە یەک شتی باش کە من حەزەکەم لێرە لەم تریبونەی ئێوە بەیانی بکەم. ئەویش عیبارەت بوو لە تەفاوت فازێکە لە کوردستانە بەنسبەت باقی ئێران وجودی بوو. ئەویش لە دوو شتی مشخصا بوو. یەکێکی ئەوە کە لە کوردستان سابقەی جنبشی ڕەفعی سیستەمی ملی بوو، سابقی جنبشێکی بوو کە ئەم جنبشە ئیسلاحاً لە کوردستانە بە کوردایەتی وەرناو ڕۆشنبیران و کۆمونیستەکانی ئێرانیشە کوردستانیشە هەر بە کوردایەتی ئەناسرا. ئەم جنبشە سابقەیەکی تاریخی بوو لە کوردستانە، خەڵکی کورد ئەتفی بوو نسبەت بەم جنبشە. ئەم جنبشە باوەسفەوە نەیتوانی هیچ کارێک بکا بۆ کوردستان، نەیتوانی نە سیستەمی مزاعەف لەسەر خەڵکی کورد لابە و نەتوانی تیکەنانێک بە سفرەی کرێکاران زیاد بکە. بەڵام عەلەلعوموم بە دەلیلی وەزعیەتێکی تایبەتی کە پێشهاتە بوو لەو جنبشە خەڵکی کورد خۆی بە مەزلوم ئەزانی. خەڵکی کورد با تەوجۆ بە مەسەڵەن ئێعدامی ڕەهبەرانی جمهوری کوردستان و زۆر شتی تریش کە لە تووری دوای ئەوەیشا ئەتفاق کەفتە بوو، مەسەڵەن فەرز بکە ناوبەناو جوانانی کوردستان و خەڵکی کوردیان بە اتهامی کوردایەتی ئەگرد و بازداشتە کرد و لە زیندان ئاکرد. یەکێکی ئەمە بوو. یەکێکی تری ئەوە بوو کە مەذهب ئەو نەقشەکە لە سەراسەری ئێرانە بووی مطلقا لە کوردستانە نەبوو. یعنی کوردستان بە ئیسەی شێوە بیگرا، کوردستانی تەبعەن ئێران منزورمە، بە ئیسەی شێوە بیگرا ئیجازەی نەداوە بە ئیسلامی سیاسی حاکم ببێ بەسەر سەرنوێشتیا بەسەر فەرهەنگیا بەسەر کردەوەیە. ئەم دوو ئەنسورە بووە باعثەوە کە کوردستان وەزعیەتێکی تایبەتری نسبەت بە ئێران بوو. زۆر سپاسانەکەم هاوڕێ
ئەمەی نەبەوی بۆ تۆزیحاتەکانت حتممە نەگەڕین و بەسایەکی تریش لە دڵی قسەکانی ئێوە ئەتوانێن پرسیاری دەربێنێ بەڵام پێم خۆشە بگەڕێمەوە بۆ لای هاوڕێ ئەبەی دارابی و باسەکە ئێدامە بین. یەکێ لە شاید شاخص ئەسڵەکان یا پرسیارە ئەسڵەکان بۆ یەکێ وەکو من کە لەو ساڵانە بووم لە جریانی خودی قیامەکانە بووم بەڵام وەکو کەسێک کە ئیسە دۆمباڵ یەکەم و بۆ بەشێک لە هەویەتی مبارزاتی حداقل من و ئەمسالی وەکو منەوەسەکە ماهیەتی ئەم فەرمانی خومینیە چی بوو بۆچی وتی ئەمە فەرمانی جیهادێکی زدە انقلابە چ جێوێک حاکم بوو لە کوردستانە کە ئەو فەرمانیەدا یعنی خومینی ئەو فەرمانیەدا بۆ حمڵە. بەڵێ زۆر سپاس دەکەم ئەوەی کە بۆ نایە جیهاد عەلەی زدە انقلاب بوون ئەمە ئیلهامێ بوو کە لە ڕژیمی پاشایەتیەوەمان وەریان گردوو و یا بەڵێم لە سەتحی دنیای شار وایە هەر خەڵکێکی شۆڕگەر و انقلابی وەختە گەرەکێتی مبارزەکە و دژ بە تەواوی نەهامەتیەکان و وستە موزومێکە حکوومەتای حاکم بەسەر خەڵکە ئەیکەن مبارزەکە پیانان زدە انقلاب کە بە شێوەی خۆی شتێکی وە ڕژیم جمهوری ئیسلامیش دقیقاً ئەیزانی کە خەڵکی ئێرانەوە لە پاڵیا خەڵکی کوردستان بەلەخەرە ڕژیمێکیان ڕووخانەوە بەناو ڕژیمی پاشایەتی دەرنەتیجە و ئەویان هێناوە و تەحمیلیان کردو بەسەر خەڵکە دەرنەتیجە هەرنەوە وایزانی کە ئەم حرەکەتە کە خەڵک کردویانە ڕۆژە لە ڕۆژانیش بەلەخەرە ممکنە یەخی خۆیان گرێ بۆیە ناوی زدە انقلاب و جیهاد عەلەی زدە انقلاب لە کوردستانە ئەوەیە یعنی بەرعەکسەکەیەتی بە انقلابیون ئەڵێن زدە انقلاب هەمیان واڵێن و پێش ئەوی جوان وت و هەری سەش ئیدامە هەیە ئەڵێن انقلابی 57 هین ئێمە بوو ئەوە زدە انقلاب دووبارە یعنی دوای 46 ساڵ دووبارە خەریکردنی هاتوونەتە مەیدان و خەریکردن ئەمان ڕوخێن دار نەتیجە من گەرەکمەوە بڵێم کە ئەمە شتێکە کە پێناسەیەکی سەرمایەداریە و دەوڵەتانی سەرمایەداریە کە بە هەموو شۆڕژگەران لە سەطحی دنیا و بە تەریقی ئورای لە ئێران کە خەڵکی کوردستان ئەرۆکو کاک حەمەدی شارێ پێکرد زۆر ڕاشکاوانە زۆر ڕاستەوخۆ بەرامبەر بە تەواوی سیاسەتەکانی ئەو ڕژیمە خودی ڕژیم بەرنامەکانی سیاسەتی هەموو شتێکی ئەو ڕژیمە وەکو خەڵکی کوردستان بالاخره لبرابر یاسا نی پیوت وتی من توم قبول نیه نه دولتی من هر مجار دوید نه سیاست کان و برنامه و پروگرام کشی هینی نه اساس نامه کشی در نتیجه معنا مسئله کی جدی بون مسئله جدی بوی هم جهاد عالمی که بوسشون کانت نیو جهاد ولی با کردستان وتی جهاد چون زانی که لێرە ڕووداوەکە بە شێوەیەکی ترە ئەگەر چی بە تەخیرۆ هەروەکو هاوڕێ حەمە باسی کرد بە تەخیرۆ خەڵکی کوردستان بەنسبە شوێنەکانی دیکەی ئێران ڕاپەڕی بەڵام ڕاشکاوانە و مستەقیم حتا پێش ئەوەی کە خودی ئەم ڕژیمەش تەحمیل کرێ بەسەر خەڵکی ئێرانە بەلاخەرە خەڵک ڕایگەیاند و ئێمە ڕامان گەیاند کۆمۆنیستەکان لە کوردستانە کە ئەم ڕژیمە هەرێ دامەدەهەندێ ڕژیمی پێشووە هەر یەک جنسم هەر بۆ ئیستسمار و بۆ چەوسانەوە و کوشت و بڕ و ستەم و زوڵمکردن لە خەڵکە هیچ ڕەبتێکی سیاسی و اجتماعیان نییە ئەسڵ لە جنسی خەڵکی ئێران نین بۆیە ئەمانە شتێکن کە لە کردەوەی خەڵکی کوردستانە بە چاوکەوت بە چاوکرد ئەوان بە جێگەی حکوومەتی ئیسلامی حکوومەتی شوورەیان هەر لەو کاتا دەست پێ کرد بە هەموو کەم و کوڕەکانەوە شوران دروست کرد هم لە سەطحی شارەکان لە دێهات و لە مەحالاتی شارەکانە مەسەلەیەکی فوق العادە نگەران کۆندە بۆ جمهوری ئیسلامی پێوا بە بدونەوە کە کوردستان فەتحکا و بدونەوە کە ئەو شۆڕشە بخێنێ ناتوانێت بە هیچ کە بگا ئەمە یەکێ لەو ئەگەر چی ئەمە هەر لە سەرەتاوە لە دەستورکاریە بووە کولی ئێران بەم شێوە پێ بکە و بەتایبەت کوردستانێکیش کە بەم شکڵشیەوە و بەم مەزمون و مەحتەوا لە مەقابڵی وێساون دڵپڕتر بوو نەگەرانتر بوو چون ئەیزانی یەک خەڵ لە کوردستانە ئەگەر چی ماباقی شوێنەکان تریش پادگانەکانیان یا شوێنەکانیان چەکرد خەڵک دوو جار یەکێ جاریەوە بۆ ڕژیمی پاشاتی کە ڕووخات تەواوی
پاسگاهای ڕژیم و تەواوی ئیدارات و داراتی دەوڵەتی ڕژیم و هەر لەخرا حکمێکە بەسەر خەڵکە خەلع سلاحیان کرد و لاریکەی قدرت کێشانیانە خوارەوە بۆ ڕژیمی ئەم ڕژیمەیش دەقیقەن جارێک هەر ئەو کارەکرا کە لە پێشا کرا بۆیە حەت جۆر بیری لێیە کردو جمهوری ئیسلامی بەکردەوە و بە سیاست هیچ پێوانەیە کە واقعاً ثابتی کە و ڕوونی کاتەوە بۆ خەڵکە خەڵکی کوردستان بەلاخەرە خەڵکێکن متمایل بۆ نەیەتوانی چون هەموو شتەکانی پێچەوانە بوو ئەگەرچی ئەم خەباتە لە نێو ژنانە لە ئیسفەهان لە تاران کرا تەبەقەی کارگەر پێشاهەنگی ڕوخانی جمهوری ئیسلامی بوو لەو کاتە بەتابەت کارگەرانی دانیشتجویان و ئەمانە لە سەحنەی سیاست تا بوون و پێش هەمووشتی ئەوانەی سەرکوت کرد لە سەتحی سەراسەری ئەوانەی سەرکوت کرد بەڵام بە دڵپڕترەوە هات بۆ ئەوەیە کە ئەیزانی کە لێرە خەڵک ئەسڵ لەگەڵ ئیسلام و ڕژیمێکی ئیسلامیە هیچ نەوە تەبانیەکیان نییە هیچ نەوە نزیکایەتێکیان نییە و کۆمۆنیستەکانی لە سەدری ئەم حرەکەت و ئەترازاتۆن دەرنەتیجە ویستی ئینتقامێک زۆرتر گەورەتر و بێوێنەتر بە نسبە شوێنەکانتر لە خەڵکی کوردستان بسێنێ و بتوانێت قەلعوقەمی کە ئەسڵن بتوانێت وای پێ بکە کە بە حیاتی نەتوانێت لەسەر پێی خۆی ڕابگرێت ئەمە شتانە بوو کە بە نمونەیش کاک حەمە بەشێکی ئیشارەیە کرد کە من لێرە نامەوێت تکراریەکەمە فقط ئەوە بوو کە واقعاً لە کوردستانەوە کە بۆنی حاکمیەتی ڕژیمی پاشایەتی بوو لە سڕیانەوە بەسەر ساحنەی سیاسەتە لە نێو خەڵکە یەکێکیش واقعاً ئەوەی کە ئەم جمهوری ئیسلامیە تەحمیل شدە بەسەر خەڵکی سەرتاسەری ئێراننا بە هیچ شتێکی قابل قبول نەبوو هەر هیچ شتێکی بۆ خەڵک قابل قبول نەبوو و دەرنەچە هەر شتێکە بۆنی جمهوری ئیسلامی لەبێ خەڵک سەخاوەتمەندانە بە لەحاظی سیاسیەوە بەرپەرچیانەداوە و بە لەحاظی نظامیشەوە دفاعیان لە خۆیانە کرد یعنی ئەو هێرشە بەو مەحتەوا و بەو مەزمونەوە کە تۆ باسیەکەی بۆ سەر خەڵکی کوردستان پڕ بوو لەو جیاوازی تەبەقاتیە و جیاوازیە کە واقعاً لەبێن خەڵک و ئەو ڕژیما بوو کە تەحمیل کرابوو. زۆر سپاس دەکەم هەوراوی دارەبی پێم خۆشە ئەگەر بکرێت کەمێ بە کورتتر جوابی پرسیارەکان بڵێن کە بتوانین لە ماوەی بەرنامەکە بە هەموو پرسیارەکانە بگەین. کاک حەمەی نەبەویە گەڕێم لای ئەوە باسی ئەو وەختت کرد کە حداقل دیدی خەڵک یا دووەبزارێکە جمهوری ئیسلامی استفادەی لێ کرد لە جامعەی کوردستانە بەتایبەت مەسەلەی مەسەبت باس کرد بەڵام خودی فەرمانی جیهادەکە کلمەی جیهادەکە ڕێشەیەکی ئیسلامی هەیە ئەو وەختە ئایا نیروهایەکی ئیسلامی بوو لە جامعەی کوردستانە کە جمهوری ئیسلامی یا خومینی پشتی پێبەسێ بۆ ئەمینە واسن واکنشی نیروە یا هێزەکان ئەو هێزانە کە وەکو هێزی سیاسی لە کوردستانە بوون بە فەرمانە چی بوو؟ هەورە سێوان بەڵێ ئەو وەختیشە خۆتەبان جامعەی کوردستانی وەکو باقی جوامعی ئێران جامعەیەک بوو کە مەذهب نەقشی تیا بوو منتەها ئەوە کە عەرزم کرد مەذهب نەقشی سیاسی نەبوو لەو وەختا لە کوردستانە بەتایبەت بە چەند دەلیلی مشەخص یەکێکەوە کە ئەساسەن تەفاوەتی مەذهبی لە بینی خەڵکی کوردستان و باقی مناتقی ئێرانە بوو بەو جۆرە کە خەڵکی کوردستان سنەتەن سنی مەذهب بوون و خەڵکی ئێرانی شیعە بوون بە مبارزاتێکیش کە لە لەحاظی مەذهبیەوە لە ئێران ناکرابوو شیعەکان فرەتر بلەخرە نەخش و دەوریان بوو لە ئیسلامی سیاسی و تەلاشیان کردو بووە کە قودرەتی سیاسی بەدەستیانەوە بگرن یا شرکەتیان ببێت لە قودرەتی سیاسیە و مەذهبی ئێرانیش بە پێی قانونی ئەساسی شیعە ئەسنا عەشری بووە سنیەکان لە کوردستان نەباوە سەوە لە حازی مەذهبیە و ستەمیان لێچووە منتها ئەو ستەمە یعنی لە حاز مەذهبی و هیچ وەخت نەبوو بە شتێکی پایدار و شتێکە جنبش بە دەوریا
دروست ببێ. بەنابەرین لە کوردستانە باوەسفەوە فرقەهای مەذهبی بوو، باوەسفەوە مەسەڵەن فەرزی کەسی ناسراویش بوو لە لەحاظی مەذهبیەوە، منتەها بە شێوەی عورفی، یعنی هەر ئەو جۆرە کە لە توولی 1.5 ساڵ قیامە، یعنی هەر لە نیمەی ساڵی 1356ەوە تا 22 بەهمەنی 1957 کە مەذهب خلاصە توانی سەیتەرەی خۆی بگرێ، یعنی ڕەهبەری مەذهبی توانی جێبکەفێ لە ئێرانە و بەڕسمیەتیان ناسی بە خاص و عامەوە بە جەماوەری خەڵکە شرکەتیان کردبوو هەمویان بە ڕسمیەت ناسی. بەڵام لە کوردستانە بە شێوەی عورفی، یعنی هەر ئەوە بووە باعسەوە کە مەسەڵەن فەرزکە کەسی وەکو ئەحمەدی موفتیزادە کە سابقەی نەسابقەی سیاسی و مبارزاتیەکی وهای بوو، جارێک بێت هامی بزوێت لە حیزبی دموکراتە دەسیر کرابوو، ماوەیەکی کورد لە زیندانە بوو، دوایەوەیشە ئیتر یا مەسەڵەن فەرز بکە کەسانی تر لە شارەکانی تری شەو بوون ئەشخاصێک کە بەلاخەرە جایگای مەذهبیان بوو، وەک مامۆستا عەزیزدین، وەک شەجاعی بەعنا، یا مەسەڵەن فەرز بکە وەک ئیمام جومعەکانی تر کە لە شوێنەکانی تریشە تا ڕادەیەک مەسەڵەن لە پیرانشار و لە سەردەشت و لە سەقز و لەمانیشە هەر ئیمام جومعەکان بەلاخەرە ناویان بوو، یعنی مەسەڵەن فەرز بکە شۆرای ئینقلابی شارەکان کە دروست بوو بە ئیبتکاری ئەوەڵجار لە مەهابادا و مامۆستا عەزیزدین دروستی کرد، دوای ئەوەیشە مشابهی ئەمە دروست بوو، منتها شتێکە یعنی کەسانێک کە نەخشیان بوو بێت لە حازی مەذهبیە و بەلاخەرە هەر کامێکیان نەخشەکەیشیان نەخشی ئەحمەدی موفتیزادە فەوق العادە منفی و خراپ بوو، بەڵام نەخشی مامۆستا عەزیزدین خۆ نەخشێکی ئینقلابی و متەرەقی بوو. مامۆستا عەزیزدین هیچ وەخت سیاسەتی ئاوێتەی مەذهب نەکرد یا مەذهبی ئاوێتەی سیاست نەکرد، وە لە تەواو ئەو ماوەیشا کە لە جەریانی قیامە و دوای قیامیش، یعنی حتا دوای هێرشی خۆمەینی بۆ کوردستان و دوایەوەیشە کە ئەو هێرشە شکستی خوارد، مامۆستا عەزیزدین نەخشێکی سیاسی ئەرزەندەی بوو وەکو ڕئیسی هەیەتی نمایەندگی خەڵکی کورد. مەنزوورم ئەوەیە کە نەخشی مەذهب تا ئەو جێگەیە کە مەربوط بە ئەحمەدی موفتیزادە بوو، بەڵام نەخشی فەوق العادە مخەرب بوو و کولی کارێکیش کە ئەحمەدی موفتیزادای کرد لە واقعە هەمڕاهی و هاوکاری لەگەڵ ڕەهبەری جۆنبشی ئیسلامی ئێران بوو بۆ سەرکوتی کۆمۆنیستەکان و ئینسانهای متەرەقی و متالباتی متەرەقی لە کوردستانە. یعنی مەسەڵەن فەرز بکە تۆ دوو متالبەی ئەساسی لە کوردستان نابوو، یەکی مەسەلەی ئازادیخواهی و مەعیشەت و عەداڵەتی اجتماعی، ئەمانە متالباتی بوو کە خەڵکی کورد هەر لە بناغەی ئێعترازاتی خۆیانەوە هەمیشە لە تەظاهورات و لە مبارزاتی خۆیانە ناویانە بەرباسییانە کرد، شعاریان ئەدا. کاری ئەحمەدی موفتیزادەیش بەرپەرشدانەوەی ئەمانە بوو، یعنی مەسەڵەن فەرز بکە لە رابطە لەگەڵ ڕەفعی سیستەمی ملی و کارهایە کە ئەساسەن خەڵکی کورد بۆ ئەوە ئەیکرد، بۆ نمونە مەسەڵەن لە شاری مەهاباد بۆ ئەوەڵجار شۆرای شارەکان، نمایەندەی شۆرای شارەکان لە شاری مەهابادا کۆبوونەوە و بەیانیەیەکی 8 مادەییان تەجویب کرد کە ئەم بەیانی 8 مادەییە متالباتی عینەن متالباتی خەڵکی کوردی لە هەموو زەمینەکانە دەستەبەر کردبوو. لە 8 مادە ئەمەیانە تەحویلی نمایەندەگانی جمهوری ئیسلامیدا. ئەحمەدی موفتیزادە لە رابطە لەگەڵ ئەم ئیطلاعیەیە قەتعنامەی 8 مادەی مەهابادا هات ئیقدامێکی کرد، ئەو ئیقدامیشە عیبارەت بوو لەوە کە کۆنفرانسێکی کرد، کۆنفرانسی خودموختاری لە کوردستانە، خودموختاری ئیسلامی. هەدەفی ئەوە بوو کە ئەو متالبە کە خەڵکی کورد بە شێوەیەکی ڕەزمەندە داوایە کرد، ئەم بیکاتە شێوەیەکی تەسلیم فەڕبانە و لەگەڵ حکوومەتا خۆی تەوافقاتێک لەو زەمینە کەسب بکە. یعنی عینەن کارێ کە دواتر ئەڵبەتە دواتریش حیزبی دموکرات لە شێوەیەک هەر ئەم شێوە ڕەفتاریە ئیدامەدا،
منزورم ئەوەیە کە هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە یانە لە ئەوڵین ئەترازێکە و کە لە شاری سنا دەستی پێکرد خەڵکی شارەکانی کوردستان سەفی مستەقلی خۆیانیان بوو و ئەم سەفە مستەقلە بووە بەعیسەوە کە ناوبەناویش ئەڵبەتە خۆ ناوبەناو باتەوەجۆ بە ئەوە کە خەڵک ئەدەر عموم وحدەت تەڵەب بوون و على العموم خۆ ئەو قیامیشە احتیاجی بەوە کرد احتیاجی بەوە بوو کە خەڵک متحدەن ظاهر ببێت لە مقابلی هەموو شتێکە لە مقابلی بە تایبەت خشونەتی هێزەکانی پەهلەوی و نیروهای سەرکوبگەری حکوومەتی پەهلەویە ئەمە ئەوە باعثەوە کە هاوکاریهایەکیش لە بینی بەرەی ئەحمەدی موفتیزادە لەگەڵ ئینقلابی و نات ببێ بەڵام ئەدەر عموم ڕەهبەری مبارزاتی ئەو دەورە بەدەست کۆمونیستەکانەوە بوو خۆ ئەڵبەتە تەبعەن تا بەر لە قیامی 22 بەهمەن و هەر واقعان بە جناحی کۆمونیستەکان مەشهور بوو یانە مەسەڵەن فەرزکە ئەحمەدی موفتیزادە خۆی بە کەڕات ئەیوت کۆمونیستەکان نایەڵن کۆمونیستەکان واکەن کۆمونیستەکان ئێلاکەن بێلاکەن یعنی معلوم بوو کە مبارزات لە شارەکانی کوردستانە دوو جەریان هابس ڕئسیەوە یەکی کۆمونیستەکان بوون یەکی جریانی کە خۆیان ناو نابوو مەکتەبی قورئان و ئەحمەدی موفتیزادە و ئەم جۆرەشتانە کە ئەوانیش سرفەن لە جنوبی کوردستان و لە شارێ وەکو شاری سنە و تا ڕادەیەکیش لە بەریوانیشا دواتر مەکتەبی قورئانیان دایر کرد و لە بۆکانیشا مەکتەبی قورئانێکیان بوو ئەنایتر لە شوێنەکانی ترا هەر ئەو کەسانی ترا یعنی مەسەڵەن فەرزکە کەسێ وەکو مامۆستا عێزدین یا مەسەڵەن حتا شێخ جەلالی بانا مەڵا ساڵحی سەقز ئەمانە مەجاریان نادا بە ئەحمەدی موفتیزادە کە خراپکاری بکە و تەوتەکانی سەر بگرێت بەجێ نەخشی مەزهەب هەر ئەوەندە بوو تا ئەو جێگەکە من یعنی خاتراتم ئیجازەم پێ بدا و وەبیێن بێتەوە زۆر سپاس ئەگەرم بەلای تۆ کاکاوی دارابی بەر ئەدامەی قسەکانی ئەم پرسیارە حەزەکەم لە قسەکانی کاک حەمەی نەبەوی کێشمەدەرەویشەوە کە بەرخوردی جمهوری ئیسلامی بەم دوو تەیفە چی بوو یعنی تەیفێکی چەپەکان و کۆمونیستەکان بوون و تەیفێکیش موفتیزادە و ئیسلامیەکان چۆن سوپا نازانم نیروە مەحەلیەکانی چۆن بەرخوردی کرد وە سەرکوبێک کەماوە لەو فەرمانە لە دوای ئەو فەرمانش تەئسیرێکی بەسەر خەڵکۆدانا چ لەو کاتە و چ لە دواییە ینی بەرەو پێش و تا ئێستا بەڵێ ئەم نیرووە سەراسەریە وەکو ئەرتەش و سوپا و هەروەها دینی و قەزایەکەی یعنی ئەوەکەیتر ئەیگرت ئەیبینی کە شکلی کەمێ پاک و خاوێنە بەناو زدە ئینقلاب لە پاڵ دیوارەکە دایانە و ڕەمیە کرد و تیربارانیە کرد بە ئیزافەی تەواو چاوساقەکانی خۆی کە کاک حەمەدی شارە پێکرد لە کوردستان وەکو شورای عەشایر وەکو بەقایای فۆدالیزم و مرتجعینێکە لەو سەردەما مابوون و بە ئیزافەی قیادەی موقت کە لە دزڵیان مستەقر بوو کە سەر بە پارتی دموکراتی ئیستی کوردستانی عێراق بوو مەجموعەی ئەمانە نیرویەکی ئامادە بەکار تەمرین دیدە و لە ڕاستیەوە تامل اختیار بۆ کوشت و کوشتار لە کوردستان بەڕێکرا چون تەواوی تەلاشی جمهوری ئیسلامی لە ئەوڵۆ ئەرتەش کەمێ مەکسێکی کرد چەرمانیە فرە بە دڵ جمهوری ئیسلامی نەبوو ئەوە ئەوانەی هەموو ساقۆ کرد ئەوەی کە ئەو کاتە ئەو دەورە بەناو هێزی خۆی هێزی سەرکوتگەری خۆی وەکو سوپا وەکو نیروی قەزایەکەی کە لە کوشت و کوشتار و ڕەعب و وەحشەتە بێوێنە بوون بە ئیزافەی کولی ئەم نیروی ئیسلامیە کە دوایی ئەم شورای عەشایرە بە پێشمەرگە موسڵمان ناوی لێ ئەبرا بە ئیزافەی موفتیزادە و غەیرە مەجموعەی ئەمانە وەکو چاوساکەوتنە پێشیانەوە ئەوانی لە پشتیانەوە گوش بە فەرمان و ئامادە بەکار و تامل اختیار حرەکەتیان کرد بۆ کوردستان بەڵێ چیان نەکرد بە خەڵکی کوردستان ئەوەی کە گردی با من یەک نمونە چکۆلە بڵێ شاید ئەمە لەو کاتە کابرایەکە زۆر ڕۆشن کرد کابرایەک لە مەریوانە
لەگەڵ کابراایەکی درا کە خەڵکی لەو پادگانە مستەخەر بوو خەڵکی عادی ڕۆشت بۆ پادگان لەکە لەو بەکرێگیراوانی ڕژیم ماشینێکی لێ کرد و پارەکەی پێ نەدا بڕۆشت و داوای کردوتی ئەو فلانە کەسمە پوڵەکەی خواردم و سیارەکە بدون پارەکەم دا هەلووا گردیان ئادامیان کرد گردیان لێوا بەناو زدی انقلاب ئادامیان کرد مەبەست وەیە کە زۆرێک لەو زیندانیانە کە لەو کاتە ئەسەن خەبەریان لە سیاست و مبارزە و ئەم جۆر شتانانە وەتیە کەڵ نەبوو بوون لە اعتراضاتی حتا ڕژیمی پێشووە و خودی ئەم ڕژیمە بەنشێ گیران و ئەدام کردن و لە ڕاتیشۆ باشترین کەسەکانی ئەو سەردەمەی شارەکان بەلەخەرە کە گیرابوون بلا فاصلە ئەدامی کردن ئەوەش کە نەگیرابوو دوایە هەوڵی دا بەلەخەرە بیان گرێ و هەر کەسی گرت بەلەخەرە ئەو کاتە ئەمە نێرووە مەجموعان جگەلەوەی کە شەڕێکەش جگەلەوەی کە بۆمبارانیانەکە جگەلەوەی کە بە تۆپخانە هجومیانە کرد ئەم نیرووە زەمینی شەیە مجریانی ئەو فەرمانی جیهادە بەلەخەرە لە نێو شارەکان لە نێو دێهاتەکان لە هەر کوێ خەڵکێکیان ببینایە کە بیان زانایە بەمێر خۆیان بوویتی بیان زانایە ئەمە کوردایان کرد و یا مبارزەیان کرد و ئەدامیان کرد یعنی لە جنایەتە ئینسان ناتوانێت بڵێ چی نەکرد پێم وایە هەرچێکی توانی کردی بەڵام بۆیە ناوینا جیهاد ئەو ئەیزانی لەگەڵ خەڵکێکایە کە مقاومە دەکەن جیهاد بۆ کوردستان و ئەم گشتە نیرویە ئامادە کردبوو دەمەزەردی کردبوو بەلەخەرە خاراوی و ئامادە بەکاری کردبوو و پێ بڕۆ بەمێل خۆ چیەکەی یا چی ناکەی ئەمە ئەیزانێک لەگەڵ خەڵکێکایە کە نەخشی جدیان بووە لە ڕووخانی ڕژیمی پێشووە و نەخشی جدیشان بۆ لە بربەرەکانی لەگەم ڕژیما و نەخواستنی ئەم ڕژیمە بۆیە ئەمە ڕق و تووڕەیەکی یەکجار غەزەبناکی لە جمهوری ئیسلامی بۆ سەر خەڵکی کوردستان لەو هێرشا بەلەخەرە نیشاندا و نیشانیدا کە هەرچێکیان پێکرا کردی ئەگەر شتێکیان پێ نەکرا بێ نەیانتوانیوە یعنی لەگەڵ مقاومەتی ڕوودەڕووی خەڵکە ژنان پیاوان لە هەر شوێنێکە کە خەڵک حزوری بووە بەلەخەرە مەبارزەی کردووە و بربەرەکانی جدیان کردووە بۆیە ئەلا ڕەغمەوە لەو حرەکەتە ئەگەر چی دوای سێ مانگ بە شکست کێشرا بە وسیلەی تەزاوڕات و ئەعتراضاتی سەراسەری خەڵک لە کوردستان و هەروەها هێزێکی مستەڵح کە دفاعێکی لە خەڵک و دفاعێکی لە مافی ڕەوای خۆی و خەڵکەکەی و پاشەکیان پێکەی بەڵام لەم زەربا لەم حەمڵە بەزەم ڕژیم جمهوری ئیسلامی کەسانێکی کوشکە ماونەتەوە لە دڵی خەڵکە ڕابەرانێکی کوشکە لە دڵی خەڵکە ماونەتەوە و چون ئەوان بۆ خاستی بۆ دابینکردنی خواستی خەڵک معروف بوون مەشهور بوون و گردنی و ئادامی کردن ئەسان بۆ نمونە لە مەریوان نۆ کەسی ئادام کرد کە منداڵی بچووکیش ئەیناسین لە شاری سنە هەر ئاینی ئەو شتە فرودگای شاری سنەتەن لە بیرە کە ئیسش تەسویرەکانی دەست بەدەست لە نێو خەڵکە بڵاوە کرێتەوە کە حتا لە ئادامەکەیشە بڕێک لەوانە خەریکن مقاومەتەکەن لە بەرابەر ڕژیمی جمهوری ئیسلامی لە بۆکان لە مەهاباد پێش ئەوە حتا پێشم حملەیشە 20 کەسی کوش بۆ من گەرەکمەوە بڵێم کە ئەم فەرمانە مەحتەواکەی بۆیە ناوینا جەهاد واقعا دڵپڕتر بوو لە نقاتی دیکەیتر دڵپڕ بۆمانە کە خەڵک مقاومەتی کردبوو خەڵک ئەوی نەویست خەڵک بەلەخەرە نیشانی دابوو کە خەریک ئالتەرناتیوی خۆیەتی بۆی بکرێت هیچ شتێکی ئەو ڕژیمە ناکە و ئەویش بۆ ئینتقام سەندن لەو خەڵکە کە بتوانێت سەرکوتی وا بکە و پشتڕاستۆنەکە حملێک لەسەر خەڵکی کوردستان زۆر مەمنونم کاکە بێداوی من ئەگەر موافق بن کەمێک لە فاصلە بگرین لە خودی واقع و اتفاقەکان کەمێک بەقەڵین بەرزتر تماشایکەین من یەک دوو پرسیارە ماوە پێم خۆشە بپرسم لێوە خۆشەویست کاک حەمەینەبووی معموڵان هەر حکوومەتێکی تازە دەوڵەتێکی تازە اتفاقێکی تازە کە لە سیاسەتەکەوێت ئەوڵینەکان مهمن حملە بە کوردستان شاید ئەوڵین ئەقدامی نظامی جمهوری ئیسلامی بوو دژ بە نارەکانی
لە باقی تری ئێرانیشە حتمما نیروهای بوون کە مخالفی جمهوری ئیسلامی بوون و ئێستا بە هەر دیرگایەکەوە بووە. پێم خۆشە ئەم پرسیارە لێەوە بپرسم کە چ نەخش و جایگایەکی بۆ کوردستان وەڵام لەو مەقتەعە و بۆچی کوردستانی باوانی ئەوڵین شوێن انتخاب کرد کە یان یەکێ لە ئەوڵین شوێنەکان بوو کە هێرشە نظامیە و خۆی بسەلمێنێ سەرجا. واقعیت ئەوەیە کە کوردستان هەر لە ڕۆژی قیامەوە یعنی لە ڕۆژی 22 بەهمنەوە هەتا ئەو ڕۆژە کە خۆمینی ئەو فەرمانی جەهادیەدا و حملەی کرد بە کوردستان لەو ماوە یعنی لە ماوەی تقریبەن کەمتر لە 6 مانگا تحولاتێکی زۆر وەسیع هاتووە سەر کوردستانە. ئەم تحولاتیشە هەمووی نیشانیدا کە هەر جەهەتی تەعمیقی انقلابە و ئەوە مەسەلەیەک بوو کە بە شدەت مخالفی خۆمینی و مخالفی ئەو استراتیژیە بوو کە خۆمینی بووی. واقعیت ئەوەیە خۆمینی تا لە ماوەیەکی معەنە یانێ زمانێکی معەنە کە دەرکەفت بۆ هەموو خەڵکی دنیا و بەتایبەت بۆ دەوڵەتە مقتەدرەکان کە حکوومەتی شایتر ئیمکانی مانەوەی نییە. لەبەرخاترەوە ئەو قیامە زۆر قاتعانە خوازیات بوو کە شانەمێنێ و شا بڕوە و حکوومەتی پارێوی خاتمە پێیا بکات. هەر ئەمەیشێ بووە باعثەوە کە خۆمینی هەم ئەو موقعیەتە پێیا بکات. زمانێک کە ئەم موقعیەتە پێیا کرد خۆمینی و لە تەدارکی ئەوە بوون کە مناسبترین ئالتەرناتیڤ بۆ ئەم حکوومەتە پێیا بکەن خۆ تەبعەن ئیسلامیەکان و لە ڕاستیانەوە خۆمینی دەستشان کرا و خۆمینیش ئەم وەزیفەیە بۆ خۆی بە ڕسمیەت ناسی. یعنی خۆمینی هەرچەند ظاهران ئەو قسانەکە ئەی کرد ئەو وعدەگەلەکە ئەیدا هەموو ئەمانە خۆ ئیتمینانێک بوو بۆ خەڵکێک کە باوەڕی پێ بوو، خەڵکێک کە تەوەهمی بوو نسبەت بە مەذهب و نسبەت بە شخصی خۆمینی. منتەها لە ئەو ڕۆژەوە کە پایینیا خاکی ئێران یانێ ڕۆژی تقریبەن 12 بەهمەن بوو کە پەروازی کرد هاتەوە بۆ ئێران. لەو لەحزەوە تا 22 بەهمەن فەرمانهایە کە خۆمینی ئەیدا کارهایە کە خۆمینی ئەی کرد هەمووی نیشانگەری ئەوە بوو، یعنی بە وزوح دیار بوو بە تایبەت جنبش‌های اجتماعی کە لەو وەختا خۆ جنبشایەکە دەستەندەرکار بوون، جنبشایەکە مەوجودیەتیان بوو، یەکی جنبشی طبقەی کاریگەر بوو، یەکی جنبشی کۆمونیستی ئێران بوو، تەشەکولها و نەهادها و ئەحزاب و سازمانهای کۆمونیستی کە حزوریان بوو و فعال بوون لە جەریانی قیامە. یەکی جنبشی ژنان بوو، جنبشی ژنان نەقشێکی زۆر ئەرزەندەیان بوو لە قیامە، بە تایبەت شرکەتی ژنان لە ئێعترازاتی تاسوعا و عاشورا فەوق العادە بەرجەستە بوو. یعنی ئەوەندە بەرجەستە بوو کە بە نەزەری من مهری شکستی ئەرتەش ئەو ئێعترازێکە سەدها هەزار ژن لە شاری وەکو شاری تارانە شرکتیان کردبوو لەوەی ئەترازاتە بووە باعثەوە کە ئەرتەش ئیتر بە قەولی کوردی موچەرکی پیا هات و ترسا و نەیتوانی هیچ دفاعێک لە حکوومەتی پارلێوی بکە. یعنی ئەم وەزعیەتە معلوم بوو ئیتر بۆ جنبش‌های اجتماعی و بۆ جەریانهای سیاسی متەرەقی و بۆ هەموو دادخواهان و بۆ کەسانە کە خواهانی مطالباتی جدی بوون، وەکو خەڵکی کورد، وەکو خەڵکی تورکمەن سەحرا، وەکو خەڵکی بەلوچستان، خەڵکی خوزستان، هەموو ئەمانە زانیان کە ئەم حکوومەتە مسەممەمە کە ئینقلاب شکست پێوێنێ، مسەممەمە کە ئەبێ بە جەریانێکی ضد ئینقلاب. منتەها لە ناو هەموو جنبش‌های اجتماعی و ئەحزاب و سازمانها کۆمەڵە ئەوەڵین جەریانێ بوو کە ڕسمەن ئیسراعیلدا و باسی ضد ئینقلابیبوونی خۆمینی و جەریانی خۆمینی کرد و باسی ئەوەی کرد کە حکوومەتی دژە ئینقلابە. یعنی ئەمە سەرەتای ئەوە بوو، یعنی سەرەتای ئەو وەزعیەتە بوو کە ئیتر
زانیمان بەوە کە ئەم حکوومەتە حکوومەتی ضد انقلابە تا لەو تاریخە بەولاوە اقداماتی جدی کرا کاری جدی کرا هەم لە کوردستانە هەم لە شوێنەکانی تریشە مەسەڵەن فەرز بکە لە فاصلەی 22 بەهەمەنەوە هەتا هەموو بە کوردستان جنبشی کارگەری موفقیەتی فرەی بەدەستهێنا مەسەڵەن پێکهێنانی شەوراهای کارگەری لە هەموو لە محلی کاری کارگەرانە دەست بە سەراگردنی ئەو کارخانە و موسساتی سەرمایەداریە کە خاوەنەکانیان بەجیان هێشت بوو ڕایان کردبوو و کارگەران دەستیان کرد بەسەریا کارگەران مدیریەتیان کرد ئێدارەی ئەو سەرمایەگەدا ئەمانە شتایەک نییە کە مەسەڵەن فەرزکە نادیدە بگیرێت یا مەسەڵەن کۆمیتەهای دروست بوو ناو کارگەرانە کە ئەم کۆمیتەگەلت لە تەداومی خۆیان خەریک بوو بێ بە جریانێکی سەرتاسەری لە جنبشی کاریگەری ئێرانە منزور مەوسە پێشتەویەکانیان تا و حەدە بوو جنبشی کاریگەری ژنانیش کە هەروەک ئەرزم کرد ژنان ئەوەڵین جریانێ بوو کە نسبەت بە ئەو پەیامگەلا و ئەو نەداگەلە کە ڕژیمی شەخصی خومەینی هەروەک ئەرزم کرد مەسەڵەن فەرزکە لەسەر مەسەلەی حجاب لەسەر مەسەلەی بە حاشیە بردننی ژنان بە خانەنشینکردنی ژنان بەوە کە ژنان لە ئێداراتی دەوڵەتیان لەبن مەسەڵەن ژنانی قازی لە مەسنەدی قەزاوەت لاچوون لێ ئەمە بوو باعثەوە کە جنبشی ژنانیش حرەکەتێکی دابەخۆی 6 ڕۆژی متەوالی لە دوای هەفتەی ئیسفەندەوە هەفتەی ئیسفەندی 1957ەوە 6 ڕۆژ اعترازاتێکی گستەردە وەسیعیان لە شارە گەورەکان بە تایبەت شاری تارانە بوو خەڵکی تورکمەنسەحرا بە تەئسیر لە شۆرای ئینقلابێک کە لە شارەکانی کوردستانە دروست بوو ئەستم کرد لە 24 بەهمەنە ئەوەڵین شۆرای ئینقلابی شاری مەهاباد بە وەسیلەی مامۆستا شایەزین ڕاگەیەنرا دوای ئەوە ئیتر لە شوێنەکانی تریشە شۆرای ئینقلاب دروست بوو لە شارەکانی هەموو شارەکانی کوردستانە و تورکمەنسەحرایش ئەوەڵین شارێ بوو کە یعنی ئەوەڵین منتەقەیە بوو کە ئەوانیش بە تەئسیر لە مبارزاتە حەقخوازیەکە لە کوردستان ناکردێت ئەوانیش شۆرایان بۆ خۆیان دروست کرد چەندین شۆرایان دروست کرد لە سەراسەری تورکمەنسەحرا هێزی مسلحیان تەشکیلدا و مەجموعەن قەتنامەیەکیان سادر کرد لە ئەتسابات و مبارزاتی خۆیانە کە ئەو قەتنامەیەکی پێشڕەوە ئەو قەتنامە دەسەسە هەیە متعیسە نییە ئەنا نکاتێکی هاتیا کە ئەو نکاتە فرە پێشڕەوە و فرە دموکراتیکە منزور مەوسە تەئسیری کوردستان ئەوە بوو یعنی تەئسیری کوردستان بە تایبەت دوای نەورۆزی خوێنین یعنی دوای نەورۆزی 58 ئەو اتفاقاتەکە لە شاری سنا پێشهات هەیئەتێکی گەورەی شۆرای ئینقلاب کە هاتە شاری سنا مذاکراتێکە کرا دوای تشکیلی شۆرای شاری سنا مەجموعەن بە ئضافەی ئیقداماتێکی تر وەکو پێکهاتنی جەمعیەتەکان وەکو پێکهاتنی ئیتحادیەهای دێهقانی ئەمانە هەمووی ئەبتکارهایەک بوو کە لە کوردستانە شکلی گرت و تەسیراتێکی یەکجار مهمی بوو لە سەراسەری ئێرانە و ئەگەر ئەو تەسیراتە ئەدامەی وایە بەسان فەرزکە بۆ نمونە فقط ئەوە تەسەور بکەن ئەگەر مشابهی وەزعیەتێکە لە کوردستان نبوو لە چەند شوێنی ئێرانە دروست ببوایەت قەتعەن زدە شۆڕش و زدە ئینقلاب سەر ناکەوت و نەیانەتوانی زەفەر ببن بەسەر ئینقلابە لە ئێرانە هێرشی 20 تەبعەن زوو جوابی خۆی گردەوە و 3 مانگ زیاتر توولینە کێشا کە شکستی خوارد و دەرفەتێکی تر هاتە بەرەوە بۆ ئێمە و تەبعەن بۆ حکوومەتی جمهوری ئیسلامی زیاتر لەبەر خاترەوە ئەو شکستی خوارد لەو هێرشە و ئەو بوو کە احتیاجی بە ئامادەکاری زیاتر بوو یعنی ئەو هێرشە نیشانی دا بە جمهوری ئیسلامی کە بەو میزانە هێشتا ئامادە نییە
بۆ سەرکوتی ئینقلاب لە کوردستانە و ئەو سەگانانە تێک بشکێنێت. سیاتەکە ئاوا بوو. زۆر سپاسانەکەم. کاتی بەرنامەکە فرەمان نەماوە بۆیە پرسیاری آخر لە ئێوەیەکەم هاوڕێ ئەبەی دارەبی بەحسی جایگاکەی کرد کە چ جایگایەکی بوو لە جمهوری ئیسلامی چۆن بەرخوردی کە جمهوری ئیسلامی بەمەوە حتا تەسیراتێکە لە سەدحی سراسەریە بووی ئەم مبارزاتە ئاوڕێ حەمەینەوەی باسی کرد. بەڵام پێم خۆشەوەکو پرسیاری آخر حافزەی جەمعی کوردستان چۆن تماشای متفاقەکات و چ تەسیراتێکی هەیە لە ینی ئەگەر وەکو تەسیراتێکە لە ئەمڕۆی مبارزاتە چ لە سەدحی ئێرانە چ لە سەدحی کوردستانە چ جایگایەکی هەیە ئەم اتفاقە؟ ئەگەر من لە دوو جملە تاکیدێکم لەسەرەوە کە بۆ بەم شکلەکە لە هەموو پرسیارەکان دیار بوو هێرشی کردە سەر خەڵکی کوردستان ئەوە بە تەواوی ئەنێژی بۆ تەرخان کرد، نیرۆکانی بۆ تەرخان کرد. دەیلەکەی ڕاستەخۆ ئەوە بوو یەک سیستەمی ملی لە کوردستان مەسەلەیەکی تاریخی بوو لە زمانی سەڵتەنەتی شاهر کرابوو. ئەمەیەکێ بوو کە خەڵکی نەدۆریە کۆوە کردەوە ئەنێ بۆ ڕەفعی ئەو سیستەمە خەڵک حازر بوون خەباتکەن اعتراضکەن مبارزەکەن. یەکێکیشی ئەوە بوو کە واقعەن ئەوەڵین جار بوو لە کوردستان کۆمۆنیزم عروجی کردبوو، کۆمۆنیزمێکی متشەکەڵ عروجی کردبوو لە نێو دڵی خەڵکەکە و لە نێو دڵی ئەو خەباتاکە ئەو خەڵکە کردبووی. ئەوە توانی بالاخره بەڕێوەبەرەیەکی دروست و لێزانانەی خەڵکی کوردستان کە لە هەموو لەبارەی سیاسی و اجتماعی و تاکتیکیەوە لە هەموو بوارەکانە. یەکێکیشی حقیقەتەن ئەوە بوو کە کارگەلێکی مهم و کارگەلێکی تاریخی کە تۆ ئیشارەی پێەکەی بالآخرە ئەنجام درا لە تووری ئەو پێش ئەم حەمڵە ئەوش ئەو بوو کە کۆچی مەریوان کرا، کۆچ شارێک چۆڵی کرد بە فەرمانی شورای شار و کۆمۆنیستەکان و چوونە منتەقەیەکی مەرزی بە ناوکانی میران و بە شوێنەوە خەڵکی زۆربەی شارەکانی کوردستان بە ڕێپێوان هاتوون بۆ حمایەت لەو مبارزە. ئەمە مەسەلەیەکە کە لە ئەمڕوا شتیوا کەم هەست و یا کەم بۆ ڕووداوی وە. ئەمانە بن بە خاترە هەموو ئەمانە سەد کراوە دڵی تاریخە. یا ئەوەڵین مەقەڕی سوپای پاسداران لە کوردستانە لە مەریوان خەڵک چەکیان کرد و مەسەلەیەکە کە فوق العادە مهمە. بۆیە گەرەکمەوە برم کە مەجموعەی ئەم کارکردانەوە شورایان دروست وەکو ئالتەرناتیڤ تۆمان قبوڵیش ئەمە بە شێوەی شورای ژیانەکەی بۆ خۆمان. مەسەلێکی گەورە بوو لە سوێتێک ئەوە هاتبوو جمهوری ئیسلامی دامەزرانی بوو تا کوڕەی مانگیش تەبلیغی بۆ وەکت ئەوە ڕاهبەرەکەی لە کوڕەی مانگە. بۆیە من گەرەکمە بڵێم مەجموعەی ئەم کارانەکە کرابوو نەتەنیا زەدی ئەو ڕژیمە بوو 180 دەرەجە پێچوانەی ئەوانە بوو کە لە تاران ولا بر لە شارەکانە ڕوویدا بوو. بۆیە من گەرەکمە بڵێم بە هەموو کەم و کوڕیەکان و ئەو حرەکەتەوە ئاعتراضاتە ئەو بربەرەکانی جدیانە کە لە کوردستانە کرا زۆربەی بوو بە تاریخ، زۆربەی بوو بە تاریخ. بۆیە ئێستا خەڵکی کوردستان لەباری مەدەنیۆ ڕاوێستان شەڕەکەن کۆڵ نادەن شعاری ئەسڵیان و شورایە پیان خۆشە ژیانیان ژیانێکی شورایی بێت و مەبەست بۆسە کە ئەم شتانە دووبارە لە زیانی خەڵکە کەماوەتەوە لە کردەوەی ڕۆژانە و لە خەبات و بربەرەکانی جدیان لە بەرابەر جمهوری ئیسلامیە عملیان تەکرار بۆتەوە خەڵکیانی خۆی بۆ لەدەستداوە. بۆتە مەسەلەیەکی تاریخی نەسڵ بە نەسڵ ئەڕوات ئەو شێوە لە کارەکان. من گەرەکمەوە وڵێم کە ئەو کارانە لە کوردستان کرا زۆربەی بوو بە تاریخ. هەروەکو هاوڕێ حەمەینەوەی وتی ئەگەر لە چەند قەزا و نەقەزا لە چەند وەستانی دیکەی ئێرانە نمونەی ئەم کارانەکە لە کوردستانە بە هەموو کەم و کوڕیەکانەوەڵێم بکرایە جمهوری ئیسلامی نەیەتوانی بەم شێوە زووتر دامەزرێت و یاحسن دامەزرێت. بۆ یەک ئەم شەڕە لە کوردستان جیاوازیەکەی ئەمە بوو خودمختاریە کە درابوو بە قاتڵان و ئینسان کوژان لە ڕابتە لەگەل ئەما بوو چیان توانی کردیان چیان نەتوانی نەیانتوانێتتر وەگەر هەموو شتێکیان کرد. بۆیە من پێم وایە ئەم شتانە کەماوەتەوە لە خەباتە لە سنەتی ڕۆژانە لە بەدەم یەکۆبوون لە ئەتحاد لە مبارزە
لە دەست هەڵپێکان لەگەلی یەک بۆ بەرەکات بۆ ڕووخانی ئەمجاری ڕژیم چون ئەمڕاتی فەرقەکە هەموو ئەو تاکتیک و سیاستانە کە لەو دەورە بەرچاو بوو بە تەواوی ئەو نەقسی ئینفۆرماتیکەوە کە لەو دەورانە وجودی بوو خەڵک سینە بە سینە لە زیێنی خۆیان ڕایان کردبوو هاتوون ئێستا هین یەکەم ئیجرایەکەن بۆەوە کە بتوانن جمهوری ئیسلامی زووتر و حتا ڕۆژە زووتر بۆ ئەوە کە جنایەت ئەگەر ڕۆژ زیاتر بێت و جنایەت زۆرە خوڵقێنە سەرنگونی کردن ڕێ هەموارکردنی خەباتکردن بۆ ڕووخانی هەرچی زووتری ڕژیم یەکێکی ئەوەیە کە واقعا لەو سنەتانە کەڵکییان وەرگرتووە کرێکار متەوەجێ بوون کە کرێکاری نەوت بە اتحاد و هەمبەستگی و تەشەکولی خۆیەوە توانی ئەو قدرەتە گەورە بنوێنێ هاچەند ئەحزاب و جەرایەناتی ترکە نفوذیان تیا بوو وەکو حیزبی توودە وەکو چریکای ئەکسەریەت وەکو جبهەی ملی دەست بەدەست لەگەڵ جمهوری ئیسلامی ماڵوێرانیان کردن و هەموو شتەکانیان شێوان و تەشەکەیان شێوان و زۆربەی ئەگرن ئەدامیان کرد ئەمانە لە کوردستان ئەمانە هەموو دروستکرا هەموو ئەو شتانە کە بۆنی ژیانێکی ئازاد بەرابەر خۆشبەخت ڕووفای لێبێ بەراخە خەڵک دەستی بۆ برد بە هەموو کەم کوڕێکەکەن حکوومەت نەبوون بەڵام کارێکیان کرد کە خۆیان وەکو حکوومەت نیشاندا خەڵک و خەڵکی ئیسەش نەسلی جوانی ئەمڕۆژ کە ئەو شتەی نەدیوە هەر لە بیریشیان نەبووە هاتۆتە مەیدان و شەڕەکە لەگەڵ جمهوری ئیسلامیە و دەست ئەبا بۆ سنەتانەوە و بۆ ئەو عادەتانە بۆ ئەو کارەکە کە نەسلی 50 کردویانە و الآن خودی ئالتەرناتیوی ئەسلی بۆ ڕووخانیە لەم رابطە هەر ئیشارە بەوەیەک و ئەمانە ئەو نمونەن کە سەبت بۆ لە دۆری خەڵکە و لە بەرابەر جمهوری ئیسلامیە ڕۆژ بە ڕۆژ ئەمەڵە کرد. زۆر سپاسانەکەم هاوڕێ حەمەی نەبەوی و هاوڕێ ئەوەی دیارابی بۆ بەشداریتان لە بەرنامەکەی ئەمڕۆ. سپاس بۆ ئێوەیش بۆ ئەم فرسەتەکە خۆڵقاتن. سپاس بۆ تۆش بۆ هەموو گوێگران. زۆر مەمنونم بینەرانی خۆشەویست کە بینەر و بیسەری ئەم و توێژەی تەلەڤیزیۆنی پەرچەو لەسەر ئیتفاقاتی 28 حمڵەی 28 مردادی جمهوری ئیسلامی بە هێرشی بۆ سەر کوردستان بینەر و بیسەری بوون زۆر خۆشحاڵە بین ئەگەر نوکتەیەک باسێکیان نەقد و نەزەرێکتانەیە حتمما مەطرحیکە لەگەڵ ئێمە بدڵنیایی و جێبەجێیەکەین و تەسیری بێ لە کاروباری تەلەڤیزیۆنەکەمانە. سپاسانەکەم بۆ هەموویەوە خۆشەویست شەوێکی خۆش و ڕۆژێکی خۆشتر و بەختەوەرترتان باواتە خوازم.